لە گەنجێتیمە زۆر خولیای خوێندن نەبووم، زۆر تااقەتم نەبوو، زیاترسی تەلەڤیزیۆن مەکرد، ئیزعاجە بووم پێم بڵێن سەعیکە، بەس هەستمە کرد یعنی مێشکم باشە کە سەعی مەکرد دەرەجەی تەواوم ئەهێنا. بەڵام خۆم حەزم لێ نەبوو، یعنی ویستم نەم ئەویست، یعنی حەزم لەوە نەبوو، زیاتر خوێندنم بەلاوە زۆر مهم نەبوو بەڕاستی. و ئەمەزانی یعنی حیات هەر ئەوەیە تەخەڕوجکەیت و شەهادەیەکە بەس هەبێت و ئیشی پێ ناکەیت. بەڵام لە دوایە ینی بەڕاستی خاستن دوایەوەی کە شوم کرد و زیاتر ئیشم کرد، ینی من پێشوکردنیش ئیشم کردووە لە 23 ساڵیەوە من ئیشەکەم لە ئەزمەر ئێرلاین تەعین بووم، یەکەم تەعین بوونم لە ئەزمەر ئێرلاین بوو، نزیکی 7 ساڵ من لە ئەزمەر ئێرلاین بووم. بەڵام لە دوایە بوومە خاوەنی کۆمپانیای خۆم، کۆمپانیای گەشت و گوزاری ئەنجەل وینگز تراڤڵ، و ئەوەی راستی بێ لە دوایە ینی لە دوای ئیشکردن بۆم دەرکەوت کە گرنگێتی خوێندن لە ژیانی هەموو کەسێکماندا، خاستن کە ئافرەتەبی بەڕاستی ڕاستە من ئیشی خۆم هەبووە، پێچگە لە ئیشەکەشم کە مۆزەف بووم لە شوێنەکە کۆمپانیای خۆشم هەبووە، بەڵام دوایی زانیومە کە خوێندنەکە چەند ضرورە بۆ هەموو ینی بوارەکانی ژیانم. یعنی چەند مێشکم زیاتر ئەکرێتەوە، چەند ئەتوانم ینی ئیشەکەم بەرە و باشتر بەرم، بۆیە قەرارم ما بخوێنم و بەڕاستی یعنی هەست ناکەم خوێندنەکەم ڕێگر بێ لە بەردەم نە ئیشم نە مناڵەکانم نە ماڵەکەم. بەڕاستی من لە پێشا کە لە ئەزمەر ئێرلاین بووم لە دوایە چوومە میران گروپ، خەتی ئەتلەس گلۆبەڵی تورکی بوو، ئەویش هەر ئێرلاینێک بوو. لەو خەتە تەنها یەک خەتمان هەبوو، ینی بەس تایبەت بوو بە هێڵی ئاسمانی ئەتلەس گلۆبەڵ، بەس من پێشتر ینی لە هەموو مەجالێکی گەشت و گوزار و ئێرلاینە ئیشمە کرد، بۆیە قەرارم مە خۆم ئۆفیسێکم هەبێ کە تایبەت بێ بە هەمووی، لەبەرەوەی نەمبەستێتەوە تەنها لە یەک شتات، چکە مادەم من لە هەموو بوارەکانی تریا شارەزام بۆچی ینی شوێنێکم نەبێ بتوانم، ینی جار هەبوو کە سوکار خزم ڕەفیق تەلەفۆنی ئەکرد تکتی شوێنێکی تری ئەویست، من لەوە بەسرا بوومەوە نەم ئەتوانی، بۆیە قەرارم ما نەبێ ئەمەشم هەبێت و هەم بۆ مستەقبەلیش، ینی هەم لەوانێ من دەستی دوو گەنجیش بگرم بتوانم لە شوێنەکەی خۆمە ینی ئیشم بۆ بکەن و مادەم من ئەتوانم بەڕێوەی بەرەم ئیشەکە ئەزانم ئەتوانم خەڵک فێرکەم. لە ساڵی ئەخیری 2016 بیدایەتی 2017 من ئەم ئۆفیسەم دامەزران، لەو کاتە 31 ساڵ بووم کە ئەم ئۆفیسەم دامەزران، و ینی سەیرم کرد تەڵەبێکی زۆر هەیە لەسەر ئەوە کە تەلەفۆن بۆ من ئەکرێت، داوای تکت ئەکرێت، داوای ڤیزە ئەکرێت، داوای ئوتێل ئەکرێت لە دەرەوەی وڵات، ئیتر بۆیە ینی ئەو فکرەیەم بۆ هات کە ئەمە پێویستە هەم بێت و بەڕاستی هەم ینی خبرەشم هەبوو لە مەجالەکە، ینی حیفم لێ هات بۆچی من نەتوانم ئەو خبرەیەم ئیستیغلال کەم، ئەوە نەبێت بە فرسەتێک کە گەنجی تریش بتوانن لە سایەم بحەسێنەوە، یعنی لە لای من ئیشکەن، یعنی تۆ ئەتوانی دەستی چەنەها کەسی تر بکریت، ئەگە ینی شەرنی ئەو زانست و زانیارێک کە خۆت لاتە تەنها بە خۆتی گلبیتەوە، ئەتوانی بیەی بە خەڵکی تر، خەڵکیش لە ڕێی تۆ ئیستیفادە ئەکا، خەڵکیش ینی ئەو کەسانی تریژێ گەێنن بە گەنجی تر، گەنجی تر ئەتوانێت ئیشکات. بەڕاستی ئەوە هەدەفەکەی من بوو، من لە دەستپێکی کارەکەمەوە تەنها خۆم بە تەلەفۆن لەگەڵیانە بووم، لە ئۆفیس خۆمە ئیشم نەکردو، لەبەرەوەی خۆم ئیشێکی ترم هەبوو و بەس ینی پێم ئەوتن ڕۆژانە فێرمەکردن و ینی هەندێک لە کارمەندەکان خۆشیان خبرەیان هەبوو پێشترە و ئیشیان کردبوو، ینی بەڵام تا ئێستاش چەنەهاشت هەیە، ینی خۆم ئاگام لێیانە بە سەرپەرشتیەکەم لە دوورەوە و ئاگام لێیانە ینی لە ئیشەکانیان کە بەڕێک و پێکی بەڕێوە بڕوات. بەڕاستی من لە 2019 مانی نوێ دەسم کرد بە خوێندن لە زانکۆی ئەمریکی بەشی بزنس ئەدمینستریشن، لەو کاتەیە من خۆم ینی ئیشمە کرد، هیچ پێویستێکم بە خوێندنەکە نەبوو، بەڵام سەیرم کرد لاوانێ من بزنس ئەدمینستریشن بخوێنم باش بێ بۆ ئیشەکەم تەتەور پێ بە فکری ترم باتێ، بۆیە ینی بەڕاستی قەرارم ما بخوێنم. من غەیری خوێندنەکە کە زانکۆیە، غەیری ئەوەش لە کاتە فەراغەکانمە زۆربەی کات کۆرسات وەرەگرم، ینی کۆرسم هەیە لە عەمان وەرم گرتووە هەر بە ئۆنلاین، هیچ پێویستیشی نەکردووە بچم سەفەرکەم، کۆرسی ترم هەیە لەسەر چۆنێتی مناڵ بەخێوکردن وەرم گرتووە لە کاتی کۆرۆنا، ینی دایمە من واهی بووم حەزم نەکردووە کاتەکانم بەفیڕۆ بم، لە کاتەکانما کە ئیشم نەبووە کۆرسێکم هەر وەرگرتووە ئەگەر ینی زانکۆکەش نەبێ،
بەنسبەت زانکۆکەشمەوە کە ئێستا من ینی کۆمپانیایەکم هەیە و ئیشێکم هەیە و 3 مناڵم هەیە و ئەش خوێنم لاانەیە بەعزێ کەس هەبێ بڵێ زۆر زەحمەتە بەس ینی کاتم بۆ داناوە هەر شتە و کاتی خۆیم بۆ داناوە لەخوا بەزیابێ ئەتوانم بەباشی ینی تا ئێساژ نەکەوتم لە جامعەکەشە ئەتوان بەباشی بەڕێوەی بەرم. مهم ئەوەیە ینی تۆ کە شتێک ئەتەوێ شتێک بکەی ئەبێ شتێکی تر لە دەست بێ ڕاستە لەوانەیە بۆ نمونە خەوم لە دەستدابێ خەوم کەمتر بوو بێتەوە ئیسراحەتم کەمتر بوو بێتەوە بەس ئەگەر تۆ بزانی چۆن کاتەکانی خۆت دیاریکەی کێشە لەو شتانەشان نابێت. وەڵاهی من ئێستا گەشتومەتە ئەو قەناعەتەی ئەگەر ئینسان شتێکی بوێت هەر بەدەستی ئەهێنێت. من لەوانەیە لەوەشە خوشکەکانم دەورێکی سەرەکیان هەبێت لەوەیانە چکە من کە سەیری ئەوانەکەم لەوانەیە منیش تەرجیع بوو بێتم بەبێ ئەوەی بەخۆم بزانم. بەڕاستی من بیرمە چوم بۆ ینی شتمانەکڕی بۆ ماڵەکەمان زۆرم حەز لە مەکتەبەیەک بوو بەس کێشە گەورەکەم چی بوو کتێبم کەم بوو چکە حەزم لە خوێندنەوە نەبوو یعنی نەمەکڕی لەبەرەوەی چی تێکەم بەس ئێستا شەو نییە کتێب نەخوێنمەوە. یعنی گەشتمە ئەوەی کتێب خوێندنەوە بەڕاستی زۆر فکرە ئەگۆڕێ ینی هەموو شتێک لە حیاتە ئەتوانێ بگۆڕێ. من کە دەستم کرد بە یەکەم کتێب کە خوێنمەوە زۆرم حەز لێ بوو لەوە زۆر تەشجیع بووم هەموو شەیە کتێب خوێنمەوە کە زانیم یعنی زۆر مێشکم ئارامە کاتەوە فکرەی ترم ئەیاتێ لەبەر ئەو بوو یعنی بەڕاستی ئەوەش تەئسیری خۆی هەبوو ئیتر یعنی وام لێ هات زۆر حەزم لە خوێندن بێت. ئێستا بەتەمام یعنی ئینشاءالله ئەگەر ئەم خوێندنەش تەواو بێت دوای ئەوە هەر نەوەستم لەبەرەوەی بەڕاستی سەیرم کردو یعنی ژیان کە ئەوەستیت یعنی هیچ شتێ ناگۆڕێ بەس تۆ مهمەوەی کاتەکە و بە فیڕۆنەی بەشتی باشەوە بەسەری بەریت. یعنی من لەوانەیە ئەگەر بڵێم لە هەر هەنداوێکە کە ناومە کە بەرەو شتێکی باشتر ویستی بێتم چەندین ڕێگری هەبووە نەک ڕێگریەک بۆ نمونە کە من ئەم کۆمپانیایمدانا تقریبا دەمانی پێنەچوو ڕفراندۆم بوو بەهۆی ئەوەوە چەند فترەیەکی زۆر مەتاری سلێمانی داخرا مەتاری هەولێریش وابزانم فترەیەک داخرا کێشەکە لەوەیە بوو یعنی تۆ دەست بیتە ئەو ئیشە کە هەموو ڕەفتێکی بە مەتارەوەی نەمێنێ بەس کۆڵم نەیە وتم قەیناکە یعنی چییە تێ ئەپەڕێ هەموو شتێ فترەیەکە تێ ئەپەڕێ لە دوای ئەوە فترەیەک وەزعی ئیشکردن باش بوو کۆرۆنا دەستی پێکرد کۆرۆناش دەستی پێکرد عینەشت نزیکی ساڵێک مەتار هەرداخرا یعنی بەڕاستی ئەمانە هەمووی ئەو ڕێگریانەیە کە هێتە سەر ڕێگە و لە ئیشکردنە یعنی وای لێ هاتبوو کە کۆرۆنا بوو بەتەما بووم شەریکەکەم بکەم بە نووسینگە بۆی زەڕی بەکەمتر بم پارانی لەسەرمە کەمتر بکەوێت لەسرم بەڵام هەر نەمکرد. ڕۆژێکیان شتێکم خوێندەوە یەکێک داینا بوو نووسی بووی زۆر کەس ڕێگری لێکردین بەرەو لووتکەکە بڕۆین بەس ئەخیرا هەر ڕۆشتین و یعنی هەموو مەشاکیلەکانی حیاتمان تێپەڕان ئیتر من لەوە قەرارم ماوەتم نایگۆڕم بۆچی من بترسم پێویست ناکا بترسم ئەمەش تێ ئەپەڕێت هەموو شتێکاتی خۆی هێو تێ ئەپەڕێت. یەکێ لە ڕێگریەکانی تر لە کاتی خوێندنەکەما کە من دەسم کرد بە خوێندن یعنی حاملە بووم بە کچە بچووکەکەم جە بەڕاستی ئەوە زۆر مشکیلە بوو بۆ من تازە دەسم کرده بوو بە خوێندن ئیتر ئەوە وتم قەیناکە ئەمەش یەکێکە لە ڕێگرەکانی تر بەس من ئەمەش تێ ئەپەڕێنم قەینا ئەمە وەکو هەدیەیەکی خوای گەورەیە بۆ من کە بڵێم هەدیەی خوێندنەکەمە کە دەسم کردێتەوە بە خوێندن ئیتر ئەوە بوو کۆرۆنا بوو لەو حاڵەتە من کۆرۆنا زەرەرم لێ کرد کە بۆ شەریکەکەم خراپ بوو بەس بە خوێندنەکەم استیفادەم لێ کرد چکە من 7 ڕۆژ بوو مناڵم بوو دەسم بە سمستەری تازە کرد بەس ئەوەی باش بوو ئۆنلاین بوو یعنی ئۆنلاینەکەشم تێپەڕان ڕاستە یعنی فترەیەک زۆر سترێس بووم زۆر ناخۆش بوو بەس هەر دایمە دڵم بۆ خۆش بووم فترەیەکە و تێئەپەڕێت بە تەئکید دایکم ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ژیانی هەموو خوشکەکانم و خۆشمە یعنی بە تایبەتی من لەبەرەوەی دایکم من تا ئێستا خاوەنی 3 مناڵم تا ئێستا دایکم نەهێشتۆ مناڵێکم بەرمە یعنی حەزانە هەر خۆی یعنی بەو تەمەنەوە بەو هیلاکێتەوە هەر خۆی ئاگای لەیان ئەبێت ئەوە بەڕاستی زۆرە بۆ من یعنی جاری وا هەیە من ئیمتیحانمە زاوەکەمان خوشکە گەورەکەم یا خوشکەکانی ترم یەت مناڵەکان مەباد ئەیان با بۆ لای خۆیان ئەوانە هەمووی یعنی فرسەتەوە بۆ من هەڵکەوتەوە بەڕاستی زۆر یارمەتی دەرم بوون خێزانەکەم یعنی هەمویان
ئیشەکەی ئێمە ئیشی ینی تەیڕان و گەشت و گوزارە، تکت و ڤیزە و هۆتێلە بڕین بۆ دەرەوەی وڵات بە هەمان شێوە بۆ ناوەوەی وڵات. یعنی جار هەیە ئێمە کەسێک لە تورکیاوەیەت داوای ئەوەکە ئێمە ئوتێلی لە کوردستان بۆ حیجزکەین، هەمان شتەکەین. یعنی چۆن گەشت بۆ دەرەوەی وڵات ڕێکەخەین کە تەڵەب ئەبێ لەسەر گەشت بۆ ناوەوەی وڵات عینەشت ڕێکی ئەخەین. و بەڕاستی ئێمە هەدەفمان ئەوەیە گەشت و گوزار لە وڵاتەکەمانە دەشەنە ینی پەرەپسێنێت. بەڕاستی لای ئێمە لە کۆمەلگای ئێمەیە و ئەزانین کە ژن شووی کرد و مناڵی بووی ترتاوە بێ و ژنە لە ماڵەوە بێ. بەس من خۆم وەکو خۆم لە دوای مناڵبوونمەوە اینجا قەرارم ما بخوێنم، لە دوای مناڵبوونەوە اینجا ینی چەند شتێکی گرنگ هەیە لە حیاتمە کە ویستم بیگۆڕم لە دوای مناڵبوونمەوە بوو. یعنی دایمە هەر ڕەفیقێکم هەر کەسێکی نزیکیشم کە مناڵی ئەبێ یەکسەر یەکەم شت پێڵم نەچی بکەیتە ژێرباری ئەوەی کە دانیشی لە ماڵەوە بە دیار مناڵەوە. بەڕاستی یعنی ڕاستە مناڵ پێویستی بە دایکە پێویستی بە ماڵە، بەس تۆ ئەتوانی هەمووی بۆ بکەی. یعنی دوای ئەوە مناڵ چەند ساڵێکە 3-4 ساڵە دوای ئەوە مناڵەکەش بەجێتەیەڵێ، مناڵەکەش ئەچێتە مەکتەب. یعنی تۆ چی ئەکی خۆت فەوتێنیت لە ماڵەوە، یعنی سەیری خۆ دەکەی هیچ بەرهەمێکی نییە. من ئەگەر ڕۆژێ سیرکەم هیچ شتێکم نەکردووە لە ڕۆژەکە زۆر کە ئابە دامەگرێ، ینی ئەبێ ڕۆژانە شتێکی تازە بکەم، یعنی هەستەکەم بێبەرهەمم. بەڕاستی ینی ئەوەی کە ئێمەی فەوتان ژنانی کورد بەعام ئەوەیە کە لە دوای مناڵبوون ئیتر حیاتیان ئەگۆڕێت، ینی خۆیانە فەوتێنن بەس بەداخەوە. ینی من نەسیحەتم بۆ هەموو ئافرەتێکی کورد، ینی هیوادارم ینی خۆیان نەبەستن بەوە کە مناڵیانە بێت ئیتر تەواو ژیانیان کۆتاییەت وانە، ینی ژیان لەوانەیە لە دوای مناڵبوونەوە لەوانەیە بەوە خۆش بێ، چکە تۆ ئەبیتە نمونەیەکی جوان بۆ مناڵەکەش سەیرەکە دایکی ئیشکەرە، دایکی ئەو توانایانەی هەیە ئەتوانێت لە کاتێکە هەموو شتەکان بکات ئەوی ژوای لێت. بەس ئەگەر سەیری دایکی کات دایکی کەسێکە دانیشتۆ لە ماڵەوە هەر ینی هیچ بەرهەمێکی نییە، بەڕاستی مناڵەکەش هیچ ینی چاوی نمونەی گەورەی هەموو کەسێک دایکێتی. ئەگەر تۆ دایکەکە و سەیری نەکەی واو لێ نەکات تەشجیعەکە تۆ ژوال لێت نایەت.